ئێمە وەکو کۆمەڵی گەنجان وڵات پارێزی کوردستان باسکردن بە پرسیارەتی بەرامبەر خاک و نیشتیمانمان هەملەیەکمان ڕاگەیاندووە بە دروشمی نابۆ داگیرکەری نابۆ دەزوەردانی کەرکووک بژی بەرخۆدان مەرتاڵی زیندومان لە بناری قەندیل گوندی سڵێ لە چواردەی مانگدا هەڵداوە هەتاکو ئێستاش لەوێ مەرتاڵی زیندوو بەردەوامە و ویستمان چالاکی خۆمان بەرفراوان کەین و بەشێک لە گەنجان هاتینە دەڤەری برادۆست بانگەوازی ئێمە بۆ گەنجانی برادۆست و تەواوی گەنجانی باشووری کوردستانەوەیە کە هەستن بارکی سەرشانی خۆیان و بەخۆیان بەبەر پرسیار بزانن بەرامبەر خاک و نیشتیمانی خۆیان دژی داگیرکاری بوەستن پارێزگاری لە خاک و نیشتیمانی خۆیان بکەن و پەیامی ئێمەی گەنجان بۆ پاتە سیاسیەکانی باشووری کوردستان بە تایبەتی قەدەپە کە چەند گرد و تەپەیەک تەسلیمی سوپای تورکیا دەکات و جلی پێشمەرگا کە جلی شەرەفە کە جلێکی پیرۆزە لە لای کورد بە جلی پێشمەرگە دەداتە عسکەری تورک و دێنە ناو خاکی کوردستانەوە ئەوە مای شەرمەزاریە بۆ پارتێکی سیاسی بەو شێوازە بکە پارتی دیموکراتی کوردستان نە پارتێکی سیاسیە نە دیموکراتیە نە کوردستانیشە پارتێکی تورکیە بۆ ئەوەش دووبارە بانگەوازی لە گەنجان دەکەین کە بەشداری خەڵخانی زیندوو من تایبەت گەنجانی برادۆست ئێمە هاتووی نێرە کە ئەو ترست بشکێنین ئەو ترس و دڵڕاوکەی لە دڵی گەنجاندا تێکی بشکێنین و هەمومان لێرە بە بەرفراوانی چالاکی کۆمان گەورەکەین من وەک گەنجێکی شاری کەرکووک گیانی خۆم فیدا کردووە بۆ خاک و نیشتیمانی خۆم هەمبەر دوژمن و ئێستا شوا لە دەڤەری برادۆستین سنگی خۆم کردۆتە قەڵغان بەرامبەری دوژمن و لە دژی ئەم داگیرکاریەی فاشیستی تورک و ئەم داگیرکاری فاشیست تورک حتمما شتێکی بەدواوەیە کە پێشەویانەکە ئەو پێشەویکردنەش لەلایەن پارتە سیاسەکانی کوردستانەوەیە بە تایبەتی قەدەپە پارتی دیموکراتی کوردستان ڕۆژانە پێشەویانەکە ڕۆژانە تەپە و شوێنە سازەکاندا دەست تورکیاوە بەڕاستی ئەمە شەرمەزاری گەورەیە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان بۆ پارتە سیاسەکانی کوردستان هەر هەموو تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان یعنی ئێمە هاتوونەتە ئەم دەفەرە بەرامبەر دوژمنە وەستینەوە بەرامبەر خائینان و دوژمنانش شەڕ دەکەین و دەوەستینەوە هەمبەر دوژمن گیانی خۆمان کردۆتە فیدای خاک و نیشتیمانی خۆمان خاک و نیشتیمانی خۆمان دایکمانە واتە شەرەفمانە ناهێلین هیچ کەسێک هیچ وڵاتێک بیۆ داگیرکاریکە ئێمە لێرە ئامادابین لە دژی نەک لە برادۆست بگرە لە خوا کوورک بێ بگرە لە ئامەد بێ بگرە لە ئیستەنبول بێ لە هەرچی شوێنێ بێ بیانە داگیرکەر بێ خاکێمە داگیرکە هەمبەری وەستینەوە وەک گەنجێکی لە باشوور لە کوردستانەوە لە شاری هەڵەبجەوە هاتوون بۆ قەڵغانی زیندوو لە شاخی برادۆست داواکاریم هەیە لە گەنجانی هەر دەوروبەری هەڵەبجە و هەر شوێنە بێ داواکاریم هەیە لە گەنجان بێن بەشداری قەڵغانی زیندوو بکەن بۆ شاخی برادۆست بە تایبەتی گەنجانی برادۆست